لە کاتی خراپبوونی باری تەندروستیمان یان نەخۆشکەوتنمان پێویستمان بۆیە سەردانی نەخۆشخانەکان بکەین. ئەم نەخۆشخانانە چ لە شارە گەورەکان بێت یان لە شارۆچکەکانی دەوروبەری شارە گەورەکان بێت. گرنگترین شت لێرە ئەوەیە خزمەتگوزاریەکەیە. خزمەتگوزاری تەندروستی چۆن پێشکەشەکرێ؟ ئایا ئێمە ئەگەر نەخۆشکەوتین یان پێویستمان بە نەشتەرگەریەک بوو تەنها بێ بچین لە شارە گەورەکان بیکەین؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە ئێمە ئەمڕۆ هاتوونێتە شاری کۆیە بۆ بە تایبەتی لە نەخۆشخانەی شەهید دکتۆر خالید. لەوێت چاومان بە کۆمەڵێک پزیشک و نەخۆش دەکەوێت. با بزانین ئەمان ڕایان چیە لەسەر ئەو پرسیاری ئێمە و چۆن وەڵام دەدەنەوە. کۆیە یان شاری حاجی قادر و خارەسێوە یەک لە کۆنترین شارەکانی کوردستانە. نزیکەی 80 کیلۆمەترێک لە ڕۆژهەڵاتی شاری هەولێرەوە دوورە. پێشتر زۆربەی دانیشتوانی کۆیە و دەوروبەری بۆ چارەسەرکردنی نەخۆشەکانیان دەبوایە سەردانی هەولێر یان سلێمانیان بکردایە. ئەمەش لەبەر کەمی ژمارەی پزیشک و کارمەند و نەبوونی نەخۆشخانەیەکی پێشکەوتوو. بەڵام ئێستا بارودۆخەکە جیاوازە. جگەلەوەی چەند پزیشکێکی خەڵکی ئەم شارە هاتوونەتەوە شارەکەی خۆیان و خزمەتی خەڵکی کۆیە دەکەن، ئێستا کۆیە خاوەنی نەخۆشخانەی شەهید دکتۆر خالیدە کە زۆربەی پسپۆڕیەکانی تێدایە و ڕۆژانە سەدان نەخۆش سەردانی دەکەن و هۆڵی نەشتەرگەری ئەم نەخۆشخانەیە بەردەوام لە کاردایە. دکتۆر دەوان حەوێزی پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتیە و مامۆستایە لە فاکەڵتی پزیشکی زانکۆی کۆیە. ئەو جگەلەوەی نەخۆشەکان لەم نەخۆشخانەیە دەبینی و چارەسەریان دەکات، لە هەمان کاتدا وەکو نەخۆشخانەیەکی فێرکاری قوتابیەکانی بە نەخۆشیەکان و دەستنیشانکردن و چارەسەرەکان ئاشنا دەکات. کاک محەممەد قایق تەمەنی 57 ساڵە ئەوڕۆ هێناومانە لەگەڵ خوێندکارانی سکولی پزیشکی زانکۆی کۆیە هەمووەکو نەخۆش ببینینەوە هەم باسی نەخۆشیەکەی لەگەڵ خوێندکارەکان بکەین. دیارە نەخۆشخانەی شەهید دکتۆر خالید لە کۆی نەخۆشخانەیەکی فێرکاریە، بۆیە دەبێ هەموو جار نەخۆشەکان بینن. کاک محەممەد لەوانەیە لای زۆربەی خوێندکارەکان ناسرا و بینیوتانە پێشتر و چەند جاری کە بینیتان پێش ساڵێک سەردانی کردین. ئەو کاتە برینێکی گەورەی لە قاتی هەبوو بەهۆی کاریگەری نەخۆشی شەکرە و بەهۆی کاریگەری جیرانی بۆڕیەکانی خوێنی. ئەو کاتە دیارە سەردانی چەند دکتۆر و شتێک لە هەولێر کرد و بۆ هاتوو چۆکەوی بۆ تەداوینەی دەتوانێت ڕۆژانە سەردا بکە. سەردانی کردین زۆر بە تەحمل و ماوەیەکی زۆر لەگەڵمان ماوە. چەند مانجێک هەموو ڕۆژانە برینەکەمان تەداوی دەکرد. ڕۆژانە ڕۆژە بوو 2 جار دەگەڕایەوە خەستخانە بۆی کە برینەکە بۆ تاویکە سەرایەوە کە ماوەیەکی زۆر ماوە سەرڕای هەموو فەحسا خوێنەکان و فەحساشعەکانی بوو دۆپلەرەکەی کە لە خەستخانەی بۆ جێبەجێکرا. بەداخەوە نەتیجەی نهایی کۆتایی ئەوە بوو کە 2 پەنجەی قاچی تووشی گانگری و براوە، بەڵام لە ترسیەوەی نەجاتی بوو کە پێشتر پێی گوترا بوو قاچی بە تەواوی دەبڕێتەوە. ئەوڕۆ کاک محەممەدمان هێناوە تەنها سەردانی کردوونێتەوە وەکو نەخۆشێک کە برینەکەی بینەوە و بزانین برینەکەی چۆنە و فەحوساتی مختبەر و ئەوەشی بۆ دەکرێتەوە بزانین گرنگترین خاڵەکن ئێمە ئەوەیە کە پێویستە شەکرەکەی کۆنتترۆڵی بۆ ئەوەی کە برینەکە نە لەو شوێنە لە شوێنێشتر نەگەڕێتەوە. تەنها قەتماغەیەکی کەم لەسەر برینەکەی ماوە دەنا ئەوەی تر سوپاس بۆخوا هیچ ئەوەشی نەماوە کەوەش دووە هەنگاوی چارەسەربوونە. برینەکەی زۆ خاوێنە هیچ نیشانەیەشی التیابات نییە. شوێنی پەنجەکانی کە بڕاوەتەوە کێشەی نەماوە هەموو وەرنە پێشەوە ببینن. محمود مەولود گرەیەکی لەسەر سینگی هاتووە. ئەوەی دیارە کە گرێەکە لە ژێر پێستایە. دەیەوێت کۆتایی بەم ناڕێکە بێنێ کە چەند ساڵێکە هەراسانی کردووە. بڕیاریشی داوە کە لێرە و لای دکتۆر دەوەن چارەسەر وەربگرێت. ئەوەن جارە ئەو گرەیە بچکۆکە بوو. منیش ئیهمالم کرد. دەوری 3 ساڵ زیاترە و گرێ هەیە. بۆ ئاخریەش دەوری مانگێک دەبی
ئەستورتر بوو زیاد لە پێویست ئێستا شاتیمە لای دکتۆر دەوەن هەوێزی چارەسەری ئەو گرێم بۆ بکە. ئەوڕۆ یەک لە نەخۆشەکانی تر کە دەبینی لەگە کاک مەحموودە کە نەخۆشیێکی بەر لە 3 ڕۆژ سەردانی کردین پاشوێک کە ڕوخسەتمان لە بەڕێزی وەگرت و ڕوخسەتی کە هەم پشکنەکەی و هەم ڕوخسەتی کە بینینیشی لە تەلەڤیزیۆن لەگەڵ خوێندکارانی قۆناغە جیایەکانی سکولی پزیشکی بۆیش قۆناغە جیایەکان چووکە ئەوڕۆ پشووە لە سکولی پزیشکی بەڵام خوێندکاران بە بەردەوامی هەر ئەو حاڵەتانەی کە هەیە دیانی و ناو نەخۆشخانەی فێرکاری ببینن بۆیە ئەوڕۆ حالەتە لەگە خوێندکارەکان باز دەکەین و بڕیاری پێویست و لە هەنگاوەکانی دوای ئەو چکۆک و چەند ڕۆژێکە بینیمانە ئەوەی کە پێویستە بۆی کرا و هەنگاوەکانی دواتر باز دەکەین لەگەڵی. یەک لە خاڵەکانی تر کە تەندروستی کۆی ڕەنگە لە چاو زۆر شوێنە قەزایەکانی تر پێ زیاد دەکرێتەوە ئەوەیە کە سنتەرێکی گەورەی ئەشعەی تەشخیصی هەیە کە سیتیسکان و ئێمارایە بۆ هەنگاوی دواترمان ئەوە دەبێت کە کاک مەحموود بنێرین بۆ پشکنینی سیتیسکان بۆی بزانین ڕای دکتۆرانی رادیۆلۆجی و پسپۆرانی ئەو بوارە ئایا ئەمە دەزانین کە ئەوە گرەیەکێ و پێویستی بە چارەسەر هەیە بەڵام ئایا چوونی بۆ ناو سینک چونکە پسپۆری ئێمە پسپۆری نیشتەرگەری گشتی ئەگەر حالەتەکە ئەوە بێت کە پێویستی لە ناو سینک بێت ئەکیت زیاتر پەیوەندی بە دکتۆری تایبەتمەندی ئەو بوارە هەیە کە دەبێت پرسی ئەو بکرێت کەواتە هەنگاوی دواترمان ئەوە دەبێت کە نەخۆشەکە بنێرین بۆ سیتیسکان هەر لە سنتەری شەی دکتۆر مەجید لە ناو کۆیە سیتیسکانی بۆ بکرێت بزانین کە پێڵێن ئەشعەی مفراس بزانین ئەشعەی مفراسەکە چیە بەپێی سۆنەر و بەپێی فەحسەکان ئەو بەپێی پشکنینی کلینیکی خۆمان زۆربەی ئەگەرەکان ئەوەیە کە چەوریە بەڵام بۆ ئەوەی کە زیاتر دڵنیابینەوە بۆی کە نەخۆشەکە دوو جار تووشی وای نەبێت کە دوو نەشتەرگەری جیای بۆ بکرێت لانی زانستیەکە ئەوەیە کە ئەوەی کە پێ دەڵێن زەرعی بە دەرزی بۆ بکرێت بۆەوەی کە لە زەرعی دەرزیەکە بە دیارکەوێ ئایا هیچ گرێ خانەیەشی ناڕێکەیە ئایا پێویستی بە شتێکی تر دەبێت پێش پشکنیان ئێمە لە هەرسی هەنگاو بەیەکەوە دەنین هەم دەینێری نەخۆشەکە دێنین بۆ سیتیسکان هەم دەینێرین بۆ فەحسی بابین زەرعی بە دەرزی کە پێدەنە فاین نیگەڵ ئەسپارێشن سایتۆلۆژی لەگەڵ ئەوەش کە نەخۆشەکە حازر دەکەین بۆ نەشتەرگەری ئەگەر لە حالەتێکدا هەردوو پشکنین ئەوە بوو کە ئێمە چاوەڕێ دەکەین پلانی نەشتەرگەری بۆ دادنین. دەرکەوت گرێەکە گرەیەکی شێرپەنجەی نییە تەنها لە چەوری پێکاتەوە واتە هیچ مەترسیەکی لەسەر ژیانی کاک مەحموود نییە ئەوەندە نەبێت کە لە شوێنێکی ناخۆشدایە کە لەوانەیە وای لێ بکە نەتوانێت بە ئارەزوی خۆی جلی خۆی بگۆڕێ و کێشەی بۆ دروستەکە. ئێستا مەحموود لە هۆڵی نەشتەرگەریە دکتۆر دەوەن گرێەکەی بۆ لابە ئێمەش چاوەڕێیەکی
کاک محمود جان سلامەتی ئینشاءڵڵا دیارە کاک محمود ئەوڕۆ عەمەلیاتەکەی بۆ کرا ئەو گرێی کە هەبوو سەرڕای ئەوەی کە بە سۆنەر و بە سیتیسکان و بە زەرعی دەرزی شەرسێک بە دیار کەوت کە خاوێنە بەڵام وا باشتر بوو کە گرەیەکە لاوری هەموو نیشان وەکو زەختێکی کە سەرسنجی و هەمیش وەکو گرەیەک سوپاس بە خۆلابرا بەڵام ئەوەی کێشەمان هەوڵە کاک محمود بەهۆی زۆری جگەرە کێشانیەوە بەتایبەت کە تەرچی نەکرد دکتۆری بەس نەیتوانی بەنجی عامی بکە بە بەنجی مەوزوعی گرەیەکەمان بۆ لابرد وا زانستی ترەکە ڕاستە بە فەحسی دەرزی بە دیار کەوتووە کە خاوێنە بەڵام دووبار دێنێرینەوە هەولێر بۆ ئەو تاقیگەی کە پشکنینەکەین بۆ کردو لە هەولێر هەمان تاقیگە پشکنینی هەموو پارچەکان دەکا دڵنیان لەوەی کە ئینشاءڵڵا لە پاش عەمەلیات کێشەی نامینێ بەڵام نەسیحەتمان بۆ ئەوەیە کە کێشەی جغاری کەم کاتەوە چونکە بەڕاستی کاریگەری هەبوو لەسەر زۆری نەشتەرگەریەکە یان بڕیارەکەمان گۆڕی لە بەنجی عامەوە بۆ بەنجی مەوزوعی تەنها لەبەر کێشەی جگەرە کێشانەکەی دەنا الحەمدوللا کێشەی زۆر مستەقرە و گرەیەکە بە تەواوی لابراوە. جۆرەکانی ئەو نەشتەرگەریانەی لێرە ئەنجام دەدرێن جۆرا و جۆرن تەنانەت نەشتەرگەری زۆر گەورەش ئەنجام درراوە. مەحبوبە یەکێکە لەو کەسانەی کە پێشتر لێرە نەشتەرگەری بۆ شێرپەنجەی مەمکی ئەنجام درا. یەکەم جار بۆ 20 ڕۆژ عەلاجی بۆ دانام وتی دوای 20 ڕۆژ وەرەوە ئەگەر ئازارت کەم بووە ئەوە بە عەلاج چارەسەرە بێ وەگە نابێ عەمەلیات کرێ. دوای 20 ڕۆژ هاتمەوە وتی ئەبێ عەمەلیات کرێ. بەڕاستی من بە قسەم نەکرد هەموو جارێکی ژووتومە بە قسەم نەکرد هاتمە دەرەوە لە عەیادەکەی. دوای 18 مانگ گەڕامەوە لای جەنابی دکتۆر دەوەن وتی ئێستا ئەبێ فەحس بکرێ ئەبێ زەرع بکرێ. بەڕاستی مەمکەکەم زۆر ئازاری زۆر بوو ئاوسا بوو گرێکە گەورەتر بوو دوای 2 ساڵ جەنابی وتی بڕۆ لە هەولێر زەرعم بۆ بکە کە زەرعەکە دەرچوو یەکسەر هێنامەوە وتی ئەو نەخۆ خۆم هەستم پێ کرد ئەو نەخۆشیەیە حەزەکەی لە هەر شوێنێک پێت خۆشە بڕۆ عەمەلیات کە من عەمەلیاتت بۆ دەکەم زۆر سپاسی دەکەم هاتمە نەخۆشخانەی فێرکاری لە کۆیە شێت خالید لێرەوە عەمەلیاتیان بۆ کردم لە 28 سێ 2017 یەکەم کیمیاییم وەرگرت 8 دەرزی کیمیاییم بەکارهێناوە 15 دانە تیشکم بەکارهێناوە لە خۆشخانەی هیوە هەموو مانگێک 20 ڕۆژ جارێکی هاتوومەتەوە لای جەنابی دکتۆر دەوەن فەحسی بۆ کردوم سۆنەری بۆ کردوم بەس من ئیستەیت ما 28 2017 من کیمیایم تەواو بووە تیشکم دەستی پێ کردووە 15 تیشکم بەکارهێناوە شکر بۆ خوا زۆر باشم نەتیجەم گرتووە فەحسەکانم زۆر باشە. دکتۆر جوان مەغرید دەیتوانی لە هەولێر کاری پزیشکی خۆی بکات بەڵام ئەو کۆیەی هەڵبژار. ڕۆژانە نەخۆشێکی زۆر کە سەدانمان دەکەن لە نەخۆشخانەی شێت خالید کۆیە بەشێکی بەپێی پێویست عیلاجان بۆ دەکرێن جیهازەکان بە پێویست مەوجودە دەتوانین ئەوانەی کە پێویستیان بە نەشتەرگەرێتەوە تا ڕادەیەک نەشتەرگەرەکانی دەتوانین لێرە بکرێت خصوصا ئەو نەشتەرگەرانی کە ڕۆژانە ئەنجام دەدرێت وەکو نەشتەرگەرەکانی لۆجستیکەوە زیادەگۆشت و هەروەها دیواری لوتڕاستکردنەوە دیواری بەو کۆتایی بۆ خۆ دەزانێت بە خۆی ئەو قەیرانەی کە تووشی ئێمە بووە خەڵکێکی ئەگزار زۆر لە سازداران سودانی نەخۆشخانەکانەکەن ڕاستی لەوانەیە لە هەندێک باردا نەتوانرێت وەکو پێویست مامەڵان لەگەڵ بکرێت بەس ئەمانە ژمارەیەکی زۆر کەم بەڵام بەشی هەرە زۆری لە بابەتی پشکنینەکان و هەروەها بەدەداچوونیان دەتوانێت بۆیان بکرێت و بەپێی پێویست یانی نەخۆشەکان بەڕە دەکرێت. بەنسبە هەڵبژاردنی شاری کۆیانە ئەوە حەزێکی خۆم بوو خۆم شاری خەڵکی کۆیان و حەزم بوو ینی لەو بارەی خۆم لەبەوەی پسپڕاتی خۆم بەپێی پێویست بتوانم کە خزمەتی ئەو شارە بکەم کە بەڕاستی لە زۆر لایەنەوە لەوانەیە غەدرێکی لێ کرابێ بەڵام بە هەڵبژاردنی خۆم بوو ینی هەوڵدانی خۆم بوو تا بگەمە بێمە لە کۆیدانچ
من وا باشتر دەزانم یعنی وەکو ڕێی خۆ من وا باشتر دەزانم کە بۆ خۆی خەڵکی شوێ بێ عەلاقەل یاخود لە بیدایەتی کە تەواوبوون ماوەی چەند ساڵێک بتوانانی خزمەتی ئەو شوێنە پێی کە لێ لەدایک بووی لەوانەیە بتوانانی باشتر خزمەتی بکەیت و لەوانەشە بتوانانی بە سوودێکیان پێ بگەین وەکو وەفایەک بۆ ئەو شارە بۆ ئەو شوێنەی کە لەدایک بووی. ڕاوێژکاریەکانی ئەم نەخۆشخانەیە هاوشێوەی نەخۆشخانەکانی تری کوردستان لەبەر قەرەباڵغی و زۆری نەخۆش و کەمی دەرمان شارێکی زۆر لەسەر پزیشک و کارمەندان و کارگەڕی ئەم نەخۆشخانەیە دروست دەکەن. دکتۆر دەهام پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری ئێسکوشکان لە کاتژمێر 8 بەیانی ئەمڕۆوە هەتا ئێستا زیاتر لە 80 نەخۆشی بینیوە. دکتۆر دەهام نەخۆشێکی هەیە و پێویستی بە نەشتەرگەریە. ئەم نەخۆشە لە شارۆچکەی شەقڵاوەوە هاتۆتە ئێرە. بەڵێ طبعا بەنسبەتە ما نەخۆش لۆدمان زۆر لەسەرە بەڕاستی لە بەرەوەی سیستەمی سەحی بە خۆت دەزانی سیستەمی تەندروستی لە کوردستان وەکو سیستەمی وڵاتانی تر نییە شتێکی ئیشتراکیە بەڕاستی هەتا ئێستا ئیشتراکیە نەخۆش بێن ڕاستەوە خۆ وەسڵ دەبڕی دێتە لای دکتۆری پسپۆر لۆ فەرعەکەی خۆی لە وڵاتان بە خۆت دەزانی فامیلی مێدیسن هەیە کە طبی عائیلیە بە چەند مەرحەلەک دەچێتە لای دکتۆری تایبەتی خۆی ئەگەر پێویست پێ نەبی ناچی زۆر جار نەخۆشەکان مەسەلە ئیندیکیشنیشی نییە بەڕاستی کە زۆر زەروری نییە دێتن بەڕاستی کە عیلاقەی بە فەرعەکەی مەش نییە بەڕاستی بەس وەکو نەخۆش ئەمە عەدەد لەبەرەوەی خەڵکەکە سنووری کۆی دەوروبەری نزیکەی 100,000 نەفەرن و بە عەدەدی دکتۆرمان کەمە ئەمە خۆی لەوانەیە ئەگە 100,000 ئەمە سێ دکتۆرین کسوور 100,000 حساب کە بەرامبەر سێ دکتۆری کسوور دەکات چەند نەفەری چەندی بەرەکەی مەسەلە کە علمیان بەخۆی بەلای کەمی 1500 نەخۆش بەرامبەر دکتۆرێکیە کەچی ئمە 100,000 سێ دکتۆرمان هەیە لە کۆی دەوروبەری ڕاستی ئیمکانیەتەکە شێڕەوەندەیە ئەو نەخۆشیان دێن لۆتمان لەسەرە بەڵام ئەوەی تەماشا دەکەم یعنی خەڵکەکە ئیشاڵی استفادەی کردیە لەبەرەوەی بە حکمی ئەوەی کە ئەگەر نا خەڵک ئەوەندە ڕوو لێرە ناکات ئیستفادەی نەکردی بەڕاستی ئەمە زەمینی خۆمان مرتاح دەکەین لەو مەسەلەی بەڕاستی ئەوانەی کە پێویستیان بە فەحس هەیە پێویستیان بە ئیشاعە هەیە لۆیان دەکەین بەجێرەی توانە بەڕاستی و هەیە نەخۆش دێتە ئێرە جومگەی دەرچووە یان قاچی خوارە پێویستی بە عملیاتی ڕاستەوخۆ لەسەر قایمی عملیاتماندانەیە یعنی ئەوە نییە مەسەلەن کابرا لەبەرەوەی هاتە خەستەخانەی عملیاتی لۆ نەکەی ئەمشتان هیچ ئەمە ئەو شتانە فەرق ناکەین ئینشاڵڵە نەخۆشێکمان هەیە حەوزی دەرچووە جومگەی بایلاترال هەردوو لایە تەمەنەکەشی بڕێک لێک دەدەێ معنی بەڕاستی مهمەل بووە لە ئیمالی خۆیان بووە خۆی مەفروزە نەگاتە شەشمانجی ئەوانە ئەسڵەن دوای لەدایک بوون خۆی مەفروزە سکرین بکرێ دکتۆری هەل لە خوددەت کە دێتە دەری لە ولادەی دکتۆری ئەطفال ببینی تێستی بکە ئەگەر پێویستی بە ئیشی مەبیتن ئەمە یەکسەر ئەو کاتی عیلاجی زۆر ئاسانترە زاری وایە دێتن مەسەلەن هەتا دەگاتە شەشمانجی پێش شەشمانجی بێتن ئەو ئیشەکەمان زۆر ئاسانە بێ ئۆپەرێشن بێ عملیات ئەمە بە قالب یان بە دەبل حەفازە هەندێک ڕێنمایی دەدەنێ نەخۆشەکە 100% چاک دەبی بەڵام ئەوانەی کە دێن زۆر بێیان بەڕاستی لە ساڵ بەسەرەوەیە هیوایە 2 ساڵ هیوا 2 ساڵ و نیوە ئەوانە دێتن ئەمە یەکسەر ڕاستەوخۆ بەجێرەی مەرحەلەی نەخۆشەکەیە چونکە ئەمە عیلاجی چارەسەری مەسەلەن خەلعی ولادی دەرچوونی حەوز بەجێرەی تەمەنە و لەگەڵ مەرحەلەکەی دەگونجێ لەگەڵ مەرحەلەکەی دەیگونجێنی بەجێرەی حالەتی نەخۆشەکەی ئایا بەس سەری تۆپەکەیە یان قاعیدەکەشە ئایا بەس قاعیدەکەی شالۆیە دەرچووە یان جومکەش دەرچووە جومکەی تەواو نییە یان سەری تۆپەکەشی ئەمە بەجێرەی مەرحەلەکەی عیلاجی لۆ دەکەین لێرە ئەو نیزامە ئیشتراکی هەتا ڕادەچی خزمەتکردنێکی زۆر چاکە لۆ خەڵک ئەگەنا ئەتو ئاسانی دەکەوێت لێ لای دکتۆری یەکسەر پسپۆڕی چەند استعلاماتێکی نابڕی یەکسەر دێ لای دکتۆری طبعا ئاسانە لە هەموو جێک خەزانەوەیەکان دکتۆری پسپۆرمان هەیە لە بەشی ئێسک و بەشی منداڵان وا چاکە دوای لەدایکبوونی منداڵەکەی سکرین بکرێ جومگەی حەوز و قاچی لۆی بزانین ئەو منداڵە زۆر جار هەیە لە دوای لەدایکبوون منداڵ هەیە دەماری دەستی کە پێدرێن ظەفیرە العەضیە کە براکێل پلێکسەسە لەگەڵ ڕاکێشانی ئەزیەت دەخوا پێویستی بەوەی دکتۆر ببینی ڕاستەوخۆ ئەنی ئەو شتانە هەرچەند زوو دکتۆر تەشخیصی بکرێ عیلاجی ئاسانترە نەک لە ئیهمالی نەخۆشی دەرێ وەڵا نەخۆش مەسەلەن لە خەستەخانە ئیهتیماممان پێ نادەین ئەو شتانە قەنەعەت ناکەم هەر دکتۆرێک بیتن و سوندی خواردی و طبی تەواو کردی قەنەعەت ناکەم لەبەرەوەی هەمووی ئیش خۆی قەنەعەت دەکەم بە ڕێکوپێکی جێبەجێ بکاتن ئەگەر ئەو دکتۆرە نەبوو ئەو ڕۆژێ بار ڕۆژکە بێت لای دکتۆرشکە خۆمە زۆربەی ڕۆژکان دکتۆرەکانی پسپۆر دادنیشن لە بەشکان ئەوەی کە نایە قەنەعەت دەکەم 670 زیاتر غەڵەتەکە لە ئیهمالی کە سوکاری نەخۆشەکەیە دەلێگەڕێ ئافرەت لێگەڕێ با بەسە پێکەی بزان چی دێ کە بەسە پێکە منداڵەکە دەشەری ئەکە دەشەری منداڵەکە و کاتی بەجێرەی حالەتەکەی ئیوا هەیە بەڕاستی بە عەمەلیاتی سانابی ئەمە ئیشکالەمانەیە 105 110 بە عەمەلیاتی سانابی دەگەوتەوەی کە مەرحەلەی گەورە بوون جومگەی بوەڕین لە بۆی
کۆیە شارێکی دڵڕفێنە، خەڵکێکی بەوەفایان هەیە بۆ شارەکەی خۆیان. ئەگەر ئاوڕی زیاتریان لێ بدرێتەوە زۆر باشتر دەتوانن خزمەتی کۆیە بکەن. دکتۆر دەوەن و پزیشکەکانی هاوڕێی کە لەم شارە بەیەکەوە سەرەڕای نەبوونی پزیشکی نیشتەجێ کاری گەورە ئەنجام دەدەن. دکتۆرجان لە ماوەی ساڵانی کارکردنت لە شاری کۆیە لە ناو نەخۆشخانەکانی ئێرە چ لە ڕووی کارگێڕی بێت چووەکو پزیشک ئاستی خزمەتگوزاری و نەخۆشخانەکانی ئەم شارە چۆن نەبینی؟ ئایا بەشی ئەوە کات کە هاوڵاتیانی ئەم شارە و دەوروبەری چارەسەری تیاوەرگرن؟ سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ باسە. دیارم لە ساڵی 2005 پاژەوەی کە 2 ساڵی یەکەمی ئیقامە باولێ پزیشکی نیشتەجێ خولام لە هەولێر تەواو کرد، گەڕامەوە کۆی بڕیاروەمدا کە لە کۆیە خزمەت بکەم لەو ساڵەوە تا ئێستا بەردەوام جگە لەو 2 ساڵێک کە بۆ دیراسات گەڕامەوە هەولێر. ڕەنگە حداشی زۆر ئەوە بێ کاتی زۆر برادر شتە لەوانەیە قسەکراوی لە شاری بچووک لەوانەیە ژیان خۆش نیە، لەوانەیە بتوانانی ئەوی بکەی وەکو پێش ناکەوی وەکو یاسای پزیشکەکەی 2 ساڵ تەدەڕوستاوکە لێ بگەڕێەوە. بەڵام شادومان بووم لەوەندە ساڵی کە خۆم خەڵکی ئێرەم کە ماڵم لێرە بوو کە خوێندنی سەرەتایی و ئامادەیم لە کۆیە تەواو کردووە. بڕیارم دا کە بگەڕێم و لێرە بتوانم خزمەت بکەم. کارکردنی کۆمەڵێک پزیشکی پسپۆری بوارە جیایەکان و بوونی پزیشکە گەنجەکانی کە مقیمە لە ناو خستخانە و لەگەڵ ئێمە و لەگەڵ ئەو پسپۆرانی کە بەردەوام لە هەموو بوارەکاندا هەیە وای کردە کە بتواندرێ کار بکرێت. چونکە لای بەڕێستان شاراوە نییە کە کۆیە چەقی گرتووە لە بینی شارەکان، تەنانەت بە شانازیەوە دەڵێن کە ڕەنگە نەخۆشی شارەکانی تری کوردستانی زۆر بێنێ ئێرە لە شارەکانی تریشەوە هاتوونە و لێریان یان زۆر جار نەخۆشی شارەکان شارە دوورەکانیشەوە لە ڕوودا و هاتوسۆیەکان بەتایبەتی لەو کاتی دوایی بەهۆی قەرەباڵقی ڕێگاکان و زۆر ڕووداوی هاتوچۆ بۆ کە هاتوۆتە خەستەخانە و توانراوە کاری بۆ بکرێ. ئەوەش دەگەڕێنەوە بۆ هەم بوونی کەرەستەیەکی خاو لە کارمەند و لە پزیشکان و لە ئەو کەسانی کە ناو نەخۆشخانە کار دەکەن، هەم کارکردنی بە تیم. هەر کاتێکی پێویست پێ بووە خەفەر بوو بی خەفەر نەبووی لە خەستخانە ئامادەبوون هەبووە. ئەوەش نیشانەیەکی جوانی داوای کردووە کە ئەو نەخۆشانە مەبەستی سەرچیمان ئەوەیە کە نەخۆشەکانمان پێویستیان بە شاران نەبێت. کەواتە توانین بڵین دکتۆرجان بە ڕێژەی تا چەند ینی هاوڵاتی دانیشتووی کۆیە و دەوروبەری پێویستی بەوە نابێت بۆ نەخۆشیەکی ئاساییان بۆ نەشتەرگەریەکی ڕۆژانە سەردانی هەولێریان سلێمانی بکە؟ دیارە لای بەرەستان شاراوە نیە کە نەخۆش مافی خۆیەتی پزیشک و شوێنی چارەسەر بەتایبەتی لە حالەتە نائیمەرجنسیەکان حالەتە ساردەکان هەڵبژێرێ. بەڵام توانیمانە بۆ تیمێک کە لەگەڵمانەوە بۆ پزیشکانێکمان ئەو حالەتانێک کە حالەتی تەنانەت حالەتی گەورەش بێت کە لەو پسپۆریانەیە کە لە کۆیە هەبێ بەداخەوە تا ئێستاندێک پسپۆریمان نییە کە وەکو پسپۆری نەشتەرگەری مێشک و دەمار، پسپۆری نەخۆشیەکانی مێشک، هەندێک پسپۆر نەشتەرگەری سینگ، ئەو پسپۆریانە نییان جارە ڕەنگە لە یەک لە بەشەکان کەم و کوڕیەک دروست بێت دکتۆرێک نەقڵەبێت کێشەیەک دەبێت. دەڵام دەنا بە شێوەیەکی گشتی بە بازنە گشتەکەی واکراوە کە نەخۆش لێرە چارەسەر سەرتاییەکانی بۆ بکرێ و تەنانەت بیدایە زۆر حالەتی زۆر بە سێدرانگە نەشتەرگەریشی ڕخەڵ کوێرە بە کابرادە جاردەها دێپرسیەوە دکتۆر ئەگەر دەری بۆ نەی بۆ مەشارشتر بۆ نەی بۆ هەولێر بۆ نەی بۆ سلێمانی. بەڵام لەگە کات و لەگەڵ ژمارە زۆری نەشتەرگەری و سوپاسبینیەوە کە نەشتەرگەریەکان ڕاستە وەکو شوێنشتە ڕەنگە نسبیان کێشەی خۆی هەبێت کە وەکو ئەو شتانی کە لە تێکست باسکراوە باز دەکرێت. پزیشک لێرە یان لە هەولێر لە هەر شوێنشتر ئەگە بزانی کارەکە بە ئەو جێبەجێ ناکرێت بێگومان دکتۆر دڵسۆسترین کەس دەی بۆ نەخۆشکە بۆ خۆی پێی دەڵێ. بەڵام بەداخەوە ئەو کێشە یانی ئەو قسانی کە بەعام دەکرێت لەسەر دکتۆر و لەسەر ئەوەی وا دەکە خەڵکەکە ترسێکی هەبی، وا دەکە خەڵکەکە دوور بکەوتۆ لە شتە زانستێکی یانیش ئەگەر زانستێکەشی پێ دەڵێ بۆ نمونە نەخۆشی کە پێ دەڵێ جگارمە کێشەوە نەزانی کە مەبەستێکی ترێتە دیارە شتێکی تر بەرنامەی کە تێ دیار دەتەوێت فێڵێکی لێ بکە دیار ئەو بیرکردنەوە هەڵە لە خەڵکی وای کردیە کە بەهڵی ئەوە بکرێت. بەڵام ئێمە سەرڕای ئەو کارانی کە لە نەخۆشخانە دیەکەین چەند ساڵێک هەوڵی وەم داوە کە چەند هەڵمەتێکی هۆشاری تەندروستی ناو خەڵک بکەین. پێویستە خەڵک لە کێشەکانی پزیشک و لە ژیانی پزیشک و لە یاساکانی ناو نەخۆشخانە شارەزار بێت. برادرنا يا أخواك
لە زانست و ئیتیکی پزیشکیدا نەخۆش ئازادە لەکوێ و لایکێ چارەسەر وەردەگرێت، بەڵام پێویستە زانیاری و هۆشیاری تەندروستی بەڕادەیەک بێت کە بزانین مەرج نییە هەموو نەخۆشیەکانمان لە شارە گەورەکان چارەسەر بکرێت، بەڵکو زۆر گونجاوە کە لە شارێکی وەکو کۆیە زۆربەی کێشە تەندروستیەکانت بێتە چارەسەرکردن. هەر شاد ئەگەر